تیپی مۆسیقای سلێمانی مەراسیمی بەخشینی بڕوانامەی خولی ساڵانە دەبەخشێتە بەشداربوانی هونەری دەنگ. لە مەراسیمەکەدا چەندین چالاکی میوزیکی لەلایەن بەشداربوانەوە پێشکەش کرا. زانیاری زیاتر لە پایامنێرمان ڕێژنە ڕزگار وەردەگری. سلااوان لەبێەوە ئەم کاتتان باش. سەوسان بە نزیکەی مانگونیوەکە تیپی مۆسیقای سلێمانی سەرقاڵی وتنەوەی خولێکن کە بۆ گرنگیدانە بە بواری موزیک بە تایبەت هونەری دەنگ و پەروەردەکردنی دەنگ بۆ فێرخوازان. لێرە ژمارەیەکی زۆر مانگونیوەکە ژمارەیەکی زۆر لە فێرخوازان لەم خولەدا بەشداریان کردووە. ئەمڕۆ خەڵات دەبەخشێتە ئەو بەشداربوانەی کە لە خولەکەدا بەشداریان کردووە. هەروەها چی فێربوون لەو خولەدا ئەمڕۆ دەتوانن لێرە پێشکەش بە ئامادەبوانی بکەن. من بەڕێز دکتۆر عادل محەممەد لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانین و گفتوگۆیەک دەربارەی ئەم مەراسیمە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. دکتۆر گیان سلااوت لەبێ بە ئەرک نەبێ بفەرمیتێرە. زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم. دکتۆریان ئامانشتان لە ڕێکخستنی ئەم مەراسیمە چی بووە؟ پلانتانە لە ئەم مەراسیمەدا چی پێشکەش بە ئامادەبوان بکەن ئەو چالاکیانە چین کە ئەمڕۆ لێرە پێشکەشیەکەن؟ ماوەی زیاتر لە 5 ساڵە تیپی مۆسیقای سلێمانی بەرنامەی هەیە بۆ پەروەردەکردنی دەنگ، ئەویش لە سۆنگەی خەمخۆری بۆ هونەری و گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردیمان ئەم خولانە ئەکرێتەوە و ئەم خولانە ماوەکەی 45 شەوە تقریبان مانگ و نیوێکە و تایە وانی توێری تایبەت بە مەقامە کوردیەکان و بەو گۆرانی کوردیانی کە هەیە لەگەڵیشە مەسایلی عملی ڕۆژانە هەردوو مامەسای عەزیزمان مامەسا گۆران حەمازیز لەگەڵ مامەسای ئەدگارە کە دوو کەسی پسپۆرن لەو وارەیە هەردووچیان وەسیانێکی وەسیان و ئەندامی کارێتی مۆسیقای سلێمانین. تایە ڕۆژانە ڕاهێنانی دەنگ بۆ پەروەردەکردنی دەنگ، شێوازی وتنی گۆرانی کوردی، گۆرانی ڕەسەنی کوردی ئەو وانە ناڵێنەوە. لێرەدا خوێندکار چارجەگرێت هەم بە زانیاری لە ڕووی توێری گشتی مۆسیقاوە لە هەمان کاتە لە بواری پراکیشە بۆی ئەو هەڵانی کە هەیەە لە ئاینداە کە گۆرانیان وتەوە ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە. مامۆستا بە نزیکەی چەند خوێندکار یاخۆ چەند فێرخواز لەم خولەدا بەشداریان کردووە. وەک من پێش ئەوەی بێمە لای بەڕێزان لەگەڵ چەند فێرخوازێک گفتوگۆم کرد کە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بوون بەشی موزیک. ئەمە تا چەندێک گرنگی هەیە بۆ ئەوان بووی بتوانن لە داهاتوە پەری زیاتر بە دەنگیان بدەن؟ بەڵێ خۆی من وەکو مامۆسایەکی پەیمانگاش بەڕاستی هەمیشە بە خوێندکارەکان ئەڵێن باشترین شت بۆ فێربوون تەنها ئەوەنیە خۆتان وابەستەکەن بە پەیمانگاوە، بڕۆن بگەڕێن لە هەر جێگەیە لە هەر شوێنێک زانیتان مامۆسایەک کەسێک دەورەیەک خولێگەیە بووی زانیاری زیاتر وەرگرن. چکە وەکۆزانم مۆزیک و گۆرانی دەریایەکە بەڕاستی دەریایەکی بێ سنوورە، لەبەر ئەوەش لێرە کە خۆیان نەبینەوە کە تایبەتمەند بە پەروەردەکردنی دەنگ لێرە کۆمەڵی زانیاری تر وەرەگرن، معلوماتی تر وەرەگرن کە ئەچنەوە بۆ پەیمانگا زایدەن ئەو معلوماتانی کە لە پەیمانگا شاوەریەگرن بە هەمان بڵێن زانیاری زیاتر بۆ دەوڵەمەندتر لەو وارەی کە پێویستە. بەڵێ ئەوەی کە هەیە زیاتر لە 30 خوێندکار شارەکەیان کردووە و هەفتەی 2 ڕۆژە هەر ڕۆژەی زیاتر لە 2 ساعت بۆ 2 ساعت و نیو یەنە ئێرە بۆ خولەکە وەکو ئاماژەمان پێەیە، هەم تەمرینی سۆڵفێجە بە تەنیا، هەم تەمرینی کۆڕاڵە، ئیتر ئەمانە هەمووی هیچ زانیارن و ئەبێتە ئەوەی کە لە هەکبەی ئەو کەسەیە معلوماتی زیاتر شتی زیاتر ئەبێت لەسەر بواری گۆرانی و مۆسیقا. خۆش بێ ئەوەی کە جێگای دەستخۆشیە خولەکە ساڵانە بێ بەرامبەر لەلایەن بەڕێستانەوە ئەوترێتەوە. دکتۆر ئەمە پرسیاری ئەو بکەم کە ئەو ئاستەنگیانە چین کە یەنە بەردەم ئێوە بەتایبەت کە بەڕێستان سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانین و ساڵانە بێ بەرامبەر ئەم خولانە ئەکەنەوە؟ بەڵێ وەڵای من لە سۆگەیەوە ئەندامەکانمان هەمووی خۆبەخشن. ئێمە وەکو تیپی مۆسیقای سلێمانی وەکوتمان لە سۆنگەی خەمخۆریمان بۆ هونەری گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردی ئەم خولانە ئەکەینەوە. ئەمانەیە هانی گەنجەکانمان بن بەهۆی ئەم ئەی و زیرێکی دەستکردوەمانەوە کە هەیە بەڕاستی خۆیان بینەوە توانای خۆیان بەرجەستە بکەن بە شێوەیە لە شێوەکان توانای خۆیان بەرجەستە بکەن و ئێستا حالیان جۆرێک لە فەراغێکی ژەبیندێت لە نەبوونی دەنگی زۆر جوان بەڕاستی
هانەوەی کە هەیە سێرەکەی ئەو گۆرانی بێژانی کە ئێساژن هەنی چاندنیان جوانە بەس تەماشاکەی زیاتر گۆرانی ڕەسەنە کۆنەکان هەڵێنەوە. ئێمە بەستمانە لەم خولانە ئەوڵی ئەوەین ساڵانە یەک تەلەبە دوو تەلەبە یا زیاتر ئەگەرتیا بێ خۆی دروستکە خاوەنی ستایلێکی دەنگی تایبەت بێ چکە ئێوە متانەزانن گۆرانی بێژ چەند بڵین هەتوانم لێ چەند ستێپێکە بۆ منە ستێپێکمانەیە هەیە کابرا دەنگی خۆشە بەس بە جۆرە لە جۆرەکان موئەدی نییە هەیە موئەدیە بەس دەنگی خۆش نییە هەیە هەردوو شێوازەکەی تایە هەم موئەدیشە هەم دەنگیشی خۆشە بەس تەماشاکەی دەنگی مقەلیدە دەنگی خۆی نییە لەمانەش بوارێک لەم ستێپانش چەند جۆرێکیانەیە چەند نەوعیانەیە لەبەرەوە من لە سەرەتای ئاماژەم پێیە مۆزیک و گۆرانی ئەو دەریابێ سنوورەیە لە بواری دەنگیشە بە هەمان شێوە ئەو دەریابێ سنوورە ئەبینین بۆی ئەمانەیە زیاتر ئەم گەنجانە بەرایان پێبین ئێرە وەکو شوێنێک وەکو جێگەیەک کە خوانی تیا بینەوە هیچ نەبێت تۆزە فێری جورئەتی ئەویان بکەین کە چۆن بچنە سەر شان و شێوازی گۆرانی وتنیان فێر ئاستی ئەو بەشداربووانە یاخود ئاستی ئەو فێرخوازانە چۆن هەڵ ئەسەنگێنی کە لە خولەکەی بەشدار بوون خۆی من ئاستەکان بەوە هەڵەسەنجێنم کە ئەم کەسە چەند ئەتوانرێت دوای ئێمە زەمینی تری بۆ لەبار بێت ئەم کەسە بەردەوام بێت هۆپەرە بە دەنگی خۆی بات من لەوایە ئەیبینمەوە تایەتی و ئاستی زۆر باشی تایە مام ناوەندی تایە خراپیشی تایە هەیە زانێت دەنگیشی ناخۆشە نازانێ گۆرانی بڵێ بەس چێژ لەوە بینێکە هاتۆتە دەورەکەەوە شتێ زانیاری وەرەگرێت سپاس بۆ بەڕێستان ماندوو نەبن سپاس بۆ بەڕێز دکتۆر عادل محەممەد کە بەڕێزیان سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانین بەڵێ سەوسن لێرە دوای وتنەوەی خولەکە لێرە ئەو خوێندکاران یاخود و فێرخوازانە ئامادەکراون بۆ ئەوەی کە بتوانن لە نێو پەیمانگای هونەرە جوانەکاندا یاخود لە دەروی پەیمانگا بتوانن گرنگی زیاتر بە دەنگیان بدەن و زیاتر دەنگیان پەروەردە کردووە لێرە فێرخوازێک لەگەڵم ئامادەیە کە بەشداربووی ئەم خولەیە گفتوگۆی زیاتر لەگەڵێ ئەنجام دەدەین بەڕێز لازۆ لەتیف لازۆگیان ئەم کاتت باش بارک نەبێ زۆر سپاس دەکەم پاڵنەری سەرەکی بەڕێستان بۆ بەشداریکردنتان لەم خولەیە چی بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێکم خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەم پاڵنەری سەرەکیم ئەوە بوو کە لە دوای تاواکردنی کە من تەلەبەی پەیمانگای هونەرە جوانەکان بووم ویستم پەرە بە زیاتر بە بوارەکەم و بەموو زیاتر بە دەنگم بدەم بۆیە ئەم خولەم هەڵبژار کە بێ بەرامبەرتی بە مۆسیقای سلێمانی مانگێکونی بۆ ئەو خوێندکارە و ئەو کەسانی ڕێخستووە کە بۆ نمونە دەنگیان خۆشە یان ناتوانن پەرە بە دەنگیان بن ڕێکیان خستو و زۆر دەستخۆشییان لێ ئەەکەم هیوای سەرکەوتیان بۆ خوازم کە ئەمە پاڵنەرێکی زۆر بەهێزم بوو کە ویستم بەردەوامم لە بواری هونەرەکەمە زۆر باشە چ شتێکی گرنگ لەم خولەیە فێر بوویت ئەکییت فێری زۆر شت ئەبین کە لەوانەیە لە دەرەوە نتوانین ئێمە فێری بین بۆ نمونە مەقاماتە بۆ نمونە دەنگەکانە ناسینەوەی دەنگەکانە بەڕاستی دەستخۆشی هەموو مامۆستاکانەکەم کە مانگێک و نیوە خەریکن لەگەڵمانە بۆی دەنگمان پەرە پێبن زۆر سپاسێکم ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەو خوێندکارانی یان بۆ ئەو کەسانی کە لە دەرەوە هونەری گۆرانی ئەڵێنەوە یان نازانن چۆن شێوازێک بەکاربێنن لێرە ئەتوانن ناسینەوەی دەنگی خۆیان بکەن بۆیە ئەم خولە زۆر باشە هیوادارم بەردەوام بێتی مۆسیقای سلێمانی زۆر باشە بەنیازیت لە دوای ئەم خولە زیاتر گرنگی بە بواری هونەر بیت و لە بواری هونەرا بمێنیتەوە ئەکییت هەموو کەسێک خەون و ئامانجێکی هەیە منیش لەم ساڵانەی دواییە هەسم پێکردووەکە دەنگم باشە بۆیە منیش حەزەکەم لە بوارێکی خۆما ئیشکەم و پەرەبم بە دەنگی خۆم و بە میوزیکەکەم سپاس بە هیوای بەردەوامی بۆ بەڕێستان سپاس دەکەم بەڵێ سەوسن لێرە چەندین فێرخواز وەک مامۆستا عادل سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانی ئاماژەی پێکرد زیاد لە 30 فێرخواز لەم خولەدا بەشداریان کردووە ئەمڕۆ لە نێو ئەم مەراسیمەدا کارە هونەریەکانی خۆیان ئەوەی کە فێری بوون لە خولەکەدا پێشکەشی دەکەن هەم لێرە خەڵاتی ڕێزلێنانیشیان پێدەبەخشێت دیارە تیپی مۆسیقای سلێمانی ماوەی چەندین ساڵە بێ بەرامبەر ئەم خولە بۆ فێرخوازانی هونەر دەکاتەوە لێرە ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولەکەیانە خەڵات دەبەخشێتە فێرخوازە بەشدار بووەکان